لە درێژەی گەیاندنی هاوکاری ڕێکخراوە پیشەیەکانی کۆمەڵی دادگەری مامۆسانی پێشەنگ بۆ جاری دووەم نەوتیسپی بەسەر 100 ماڵی تری زیان لێکەوتووی گوندی گرجوتیاردا دابەش کرد کە لە ڕێگەی خێرخوازانەوە هەر ماڵێک 2 جلیکان نەوتی پێبەخشرا تاکو بتوانن لە سەرمایزستاندا خۆیان گەرم بکەنەوە. ئەم هاوکاریەی مامۆسانی پێشەنگ لە کاتێکدایە ماوەی 3 مانگە حکوومەتی هەرێم هەر دەڵێت نەوت دابەش دەکەین بەڵام تاوەکو ئێستا قسە بووە و نەچۆتە بواری کرداریەوە. ئەمڕۆ دووەم کاروانی هاوکاریەکانی مامۆسایانی پێشەنگ کە مامۆسانی کۆمەڵن هاتوین لە گەڕەکی گرجۆتیار ئەو ماڵانێک کە بەرلافاو کەوتون کە زیانیان پێگەیشتووە بڕێکنەوتمان بۆ دابین کردوون بەسەریاندا دابەش دەکەین هەرمانی 2 جلیکانیان پێدەدەین پشتوان بەخوای گەورە ئینشاءڵڵا سەبرەوە پێدادەن بۆی تەواوی بکەن. من لێرەوە دەستخۆشی یەکجار زۆرم بۆ خێرخوازان هەیە کە خوای گەورە پاداشتیان بداتەوە. ئێمە لە کەمپینی یەکەم داوامان کرد گوتمان ئەگەر خێرخوازان هاوکارمان بن دەتوان ئێمە بەردەوام بین لەم پرۆژەیە. سوپاس بۆ خوای گەورە مە بەشی دووەمە بەردەوام بووین و ئینشاءڵڵا پشتوان بە خوای گەورە بۆ بەشی سێمیش بەردەوام دەبین لەسەرەوەی کە بتوانین بڕێکنەوت بۆ ئەو ماڵانە لەو زستانەدا دابین بکەین. لای خۆشیانەوە هاوڵاتیان سوپاسی مامۆسانی پێشەنگ دەکەن کە ئەو نەوتیان بۆ دابین کردوون لە وەرزی زستاندا. دەستخۆشتانی دەکەم لە ئەو هەڵمەتێکەوە دەستان پێکردیا نەفت و شتوالەی دابش دەکەن بەسەر ئەو خەڵکەی زۆر دەستان خۆشوی بەخێر بێن سەر سەرچاوان زەرەر و زیانەکان بەپێی شوێنەکان ینی هەتا حەدێکی هەندێک مامناوەند بووە هەندێک زۆر بووە هەندێکیان زۆر کەم بووە هەندێکیان تقریبان نزیکەی مەتر و 20 هەڵە ئاوی ستۆماریان هەندێکیان 30 سانتیمە هەندیشیان بەس ناوماڵەکەی تەر بووە. سارە شتوالەش زەرەری ئەلحەمدولیلا ئەو جارەی زەرێری زۆر کەم بووە تقریبان 5-6 سارێکمە زەرمەند بووە وەکو لە زاری یەکەم زەرەر و زیانی سارێگە لە سوود بووە. سەرەتا بە خێراتنی کەناڵی پێیان دەکەم 2 جارە لافاو ئەمە دەگرتەوە لە ناو لافاوی غەرق بووینەوە ئێرە چاکرا ئێستا خەدەماتەک نییە لۆ ئێرە لافا هەموو مارمانی برد قەرەبووی ئەو جارە هیچ ئەمەی نەگرتەوە ڕاستیەکەی نە نەفتێکمان درا بۆ چلەی زستانیەوە ئێستەوە باشە و هاتەم شای کە بە خۆتان تەسوورکەم زانە کووە یعنی زۆر بێزارین لەگە ئێرە وەزعکە ئێرە زۆر ناخۆشە ڕاستیەکەی. لەگەڵ دروستبوونی کارەساتی لافاوەکەی هەولێر کۆمەڵی دادگەری لا ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە کەمپینی بەهاناوەچوونی بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێر ڕاگەیاند و بڕی 200 ملیۆن دیناری بەسەر هاوڵاتیە زیان لێکەوتوەکانی ڕووداوەکەدا دابەش کرد. هاوکات ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش لە ڕێگەی دابینکردنی دەیان تەنکەر ئاو چەندین ماڵ و قوتابخانەیان پاک کردەوە. مامۆستانی پێشەنگیش تا ئێستا بڕی 350 جلیکان نەوتی بەسەر زیان لێکەوتوانی لافاوەکەی هەولێردا دابەش کردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.